بەناوی خدای گەورە و میهرەبان بەڕێزان هەمولایەکتان بەخێر بێن ئەوڕۆ خۆشحاڵین لەگەڵ بەڕێزان جێگری پارێزگار سەرۆکی شارەوانی بەڕێبەرایەتی شارەوانی پێنجی هەولێر تیمی ئەندازەی سەرۆکایەتی شارەوانی خەڵکی گەڕەکەکە بەشدارین لە دانانی بەردی بناغەی کردنەوەی شەقامەکانی گەڕەکی تیمار کە لەسەر بودجەی 115 سەرۆکایەتی شارەوانی هەولێر بە شێوەی ڕاستەوخۆ بەڕێوە دەچیتن. بە تاکید ئێرە گەڕەکێکی نوێیە ئێستا دەستی پێکردێ بە ئاوەدانبوونەوەی وەکو دەبینن کە بەشێکی زۆر لە خانووەکانی لێرە دروستکران خانووی تازەن و بەشێکی دیکە خانوو دروست دەکرێتن. یەکەم قۆناغی دەستپێکردنی ئەو گەڕەکە و گەیاندنی خزمەت گوزاریەکان لە شەقامەکانیەوە دەست پێ دەکاتن لۆیە دەستخۆشی زۆر لە سەرۆک و تیمی ئەندازەی سەرۆکایەتی شارەوانی و بەڕێبەرایەتی شارەوانی پێنجی هەولێر دەکەین کە یەکێک لە داواکاریەکانی خەڵکی ئەو گەڕەکە دەستپێکردنی شەقامەکان بوو. بە تاکید دروستبوونی ئەو گەڕەکە بەکردنەوەی شەقامەکان کۆتایی پێنایە. دوای ئەوە قۆناغەکانی دیکەی داخوازی ئەوان ئەوەی لە توانادا بێ بەپێی بودجەی بەردەست و زروفی ئێستا جێبەجێ دەکرێت کە ئەویش لە دروستکردنی تۆڕەکانی ئاوەڕۆ و گەیاندنی تۆڕی ئاو و هەروەها لە قۆناغەکانی دیکە بنکەی تەندروستی یاخود هەروەها دروستکردنی قوتابخانە ئەوانە لە پێداویستیە سەرەتاییەکان دەبێتن.